باشە باش ئەمەش ماڵەوە نێ ماڵە ئاوا بێ دەبا خەڵک پێمان نەزانێ باو کوڕەبانکە قساوەکان بکۆ بڕۆین. هونەرمەندی دیاری شانۆ و درامای کوردی عەبدوڵای خەیات لە تەمەنی 57 ساڵیدا بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە کۆچی دوایی کرد. ئەم هونەرمەندە ماوەی 18 ڕۆژ لە نەخۆشخانەی تایبەت بە کۆرۆنا مایەوە و دوجار بەهۆی کاریگەری ڤایرۆسەکەوە چاوەکانی لێک ناو هاوڕێ و خێزان و کەس و کارەکەی دڵتەنگ کرد. ئەمە کەسێکی زۆر ئیجتیماعی خۆشەویستی ناو خەڵق بوو و بەڕاستی من یەکێکم لەوانەی کە بە درێژایی لە مناڵی و هەتا ئێستا جگەلەوەی کە پورزین ئەنی هاوڕێی نزیکی یەکێش بوو یەکێ لەو کەسانی کە زۆر کاریکەری بۆ منەکە ینی بەڕاستی دوای کارەساتی هەڵەبجا ئەمە کارەساتێکی قورسە بۆم لەبەرەوەی هەمیشە بەیەکەوە بوون. کورە هەر تۆم لێ ڕازی بی گوڵی بامێ هەرچی بڵێ لە دنیا بۆ دەکەم ئادە تۆ بڵێ بمرە بزانە نامرم. عەبدوڵای خەیات بەشداری لە دەیان شانۆ و درامادا کردووە و لە درامای وەسێتنامەدا بە نازناوی گوڵی بامێ زیاتر ناوبانگی لای هونەردۆستان درەوشایەوە. ژیانی هاوسەتی لەسەر بنەمای ڕێزگرتن و خۆشەویستیە بێ. بۆ تۆ وڵی چی گوڵی بامێ من داوای لێبردن لە تۆش و لەوانیژەکەم. ئەوەش وەک خۆی لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا باسی کردووە بۆی بووە بە شانازیەک. جانەرزانی ئەو هونەرمەندە لای هاوپیشەکانی وەک خۆیان دەڵێن کە لێنێکە و بە ئاسانی جێگەی پڕ نابێتەوە. لە دەزانی هەر هونەرمەندێک لە بواری هونەری خەسارتێکی گەورەی هەم بۆ نێوەندە هونەرێکە هەم بۆ کۆمەڵگەی کوردەواری خۆمان یەک لەوانە کاکە عەبدوڵای خەیات بوو کە بەداخەوە ڕۆکۆچی دوایی کرد. عەبدوڵا بە کاراکتەرەکانی کە بەرجەستەی کردووە لە کەناڵەکان و لەو درامانی کە بەشداری تیا کردووە توانیوێتی کاراکتەرێکی جوان پێشکەش بکات. بەڕاستی کە عەبدوڵا کە چەندەها فیستیڤالات و چەندەها کاریشانەیمان لەگەڵا کردووە بۆ لەو ئەکتەرە ئیلتیزامانەی کە بەردەوام کاری هونەری کردووە هونەری خۆشویستووە و لە هەموو فیستیڤالەکە تەواژدی خۆی بووە بەڵام لەگەڵ قەدریشە دەسەڵاتمان نییە ئەتوانم بڵێم ئەمڕۆ ئەستێرەیەشی ئەکتەرێکی کورد ژیانی سپارد. عەبدوڵا حەمەساڵح ناسراو بە عەبدوڵای خەیات لە ساڵی 1964 لە هەڵەبجە لەدایک بووە و خوێندنی سەرەتایی هەر لەو شارە تەواو کردووە. دواتر لە شاری سلێمانی ئامادەی پیشەسازی تەواو کردووە. یەکەم کاری هونەریشی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 کە بۆ یەکەم جار لە سەر تەختەی شانۆ دەستی پێکرد و دواتر بەشداری دەیان درامای کردووە و ماوەی 42 ساڵە لەو کاروانە بەردەوام بوو. ڕۆژی 4 نوێی 2021 لە سلێمانی بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە کۆچی دوایی کرد و لە گۆڕستانی ئابلاغ بە خاک سپێردرا. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.